پلەتفۆرمی نوێی تێکۆشان ڕاگەندراوێک بۆ ڕای گشتی و کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵاو دەکاتەوە. لە ڕاگەندراوێکدا کە لەلایەن دەستەی باڵای پلەتفۆرمی نوێی تێکۆشان لە 6 ئەیلولی 2024دا بڵاوکراوەتەوە و وێنەیەکی دەستی وارکەوتووە، پلاتفۆرمەکە بە توندی ئیدانەی کردەوە چەوتەکانی سەرۆکی یەکێتی دەکات لە هەڵکوتانە سەر ناوەندە ڕۆشنبیریەکانی مەلا بەختیار و پێشێلکردنی ئازادیە مەدەنی و سیاسیەکان. پلاتفۆرمەکە وەک باڵێکی نیمچەبەرەیی گۆڕانکاری خواز کە پێشتر دەستپێکی ئەدەبیاتی کاری سیاسی خۆیان ڕاگەیاند و وێنەیەکی دەستیوار کەوت و بڵاوی کردەوە لە ئێستادا داوا دەکات هەرچی زووە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە و ڕزگارکردنی مێژوو و سەروەریەکانی یەکێتی ئەنجومەنێکی کاتی دروست بکرێت و ڕێگری بکات لە بەرەو هەڵدێربردنی یەکێتی. دەقی ڕاگەندراوەکەی پلاتفۆرمی نوێی تێکۆشان بەم شێوەیەیە. ڕاگەندراوێک بۆ ڕای گشتی و جەماوەر و کادیرانی دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان. پلاتفۆرمی نوێی تێکۆشان وەک دەنگ و مینبەرێکی ڕەسەنی نێو یەکێتی نیشتیمانی کوردستان بە توندی ناڕەزایەتی خۆی دەردەبڕێت لە هەڵەشەیی و کردەوە چەوتەکانی سەرۆکی یەکێتی کە مێژوو خەبات و بیر و باوەڕ و ئایدۆلۆژیای ئەو حیزبە شۆڕشگێڕەی خستۆتە ژێر پرسیارەوە و بەرەو هەڵدێری دەبات. بە تایبەت ئەوەی کە دوێنێ بەرامبەر بە سەرکردەیەکی دیار و دێرینی یەکێتی وەک هەواڵ مەلا بەختیار و ناوەندە ڕۆشنگەرەکانی کرا، ئەوەی مایەی نەنگی و نیگەرانی و شەرمەزاریە لە میانەیەدا، ڕاگەیاندنە بێبنەما و مایەی شەرمەزاریەکەی مەکتەبی سیاسی و دەستی چەپەڵی سەلەفیەکانە کاوا دیارە جێگەی مەکتەبی سیاسیان گرتووەتەوە و دەستیان بە ناوەندی بڕیار گەیشتووە لە نێو ئەم حیزبە سێکۆلار و شۆڕشگێڕەدا. مایەی داخ و نیگەرانیە کە ئەم هەڵە و هەڵەشەیانە چیدی لە شوارچێوەی حیزبدا نەماون و کاریگەری کوشندەیان دەبێت لەسەر شناسی ئازادی و مەدەنی و ڕۆشنبیری شاری هەڵمەت و قوربانی و کۆی سێکتەرە مەدەنیەکان لە هەرێمی کوردستان. جارێکی دیکە ئیدانەی هەموو هەڵە و هەڵەشەیەک دەکەین و باوەڕمان وایە کە ئیدی کاتی بێدەنگی بەسەر چووە و نابێت و ناشێت یەکێتی بەم دۆخەی ئێستایەوە بەردەوام بێت. لەم سۆنگەیەوە پێویستە بە زووترین کات ئەنجومەنێکی باڵای کاتی و کۆدەنگیەک بۆ ڕزگارکردنی یەکێتی و تێپەڕاندنی ئەم قۆناغە دروست بکرێت و چیدی ڕێگا بەوە نەدرێت یەکێتی بەم شێوە هەموو پرەنسیپەکان و مێژوو خەباتی بەرەو هەڵدێر ببرێت. دەستەی باڵای پلاتفۆرمی نوێی تێکۆشان 6 ئەیلولی 2024.